لە زەڵمەوە بۆ کەربەلا ئەو داستانە مرۆڤایەتی خەڵکی هەڵەبجە و هەورامان کە دڵی عراقی هەژاند. لە ناوەڕاستی مانگی حوزەیرانی ساڵی 2026دا هاژەی ئاوی زەڵم لە هەورامان لەگەڵ فرمێسکەکانی باوکێکی خەڵکی کەربەلا تێکەڵ بوون. ڕوقەیەی تەمەن 11 ساڵ کە بۆ گەشتکردن لەگەڵ خێزانەکەی هاتبوونە ناوچەکە کەوتە ناو ئاوەکەوە و خنکە، بەڵام ئەم ڕووداوە دڵتەزێنە بووە خاڵی دەستپێکی یەکێک لە گەورەترین داستانەکانی مرۆڤایەتی کە تێیدا خەڵکی کوردستان سەلماندیان ئێرە هەڵەبجەیە. خەڵکەکەی میواندۆست و وەفادارن و هەرگیز میوانەکانیان بەتەنها جێ ناهێڵن. بۆ ماوەی 9 ڕۆژ و 11 کاتژمێر خەڵکی ناوچەکە خەویان لە چاوزڕا. تیمەکانی بەرگری شارستانی و سەدان گەنج و مەلەوانی خۆبەخشی کورد بێ گوێدانە مەترسیەکانی سەرگیانیان چوونە قوڵایی ئاوەکانەوە. ئەوان تەنها بە دوای تەرمی گەشتیارێکدا نەدەگەڕان، بەڵکو بە دوای کچی خۆیاندا دەگەڕان. نوخشە ناسیح پارێزگاری هەڵەبجە لە وەسفی ئەو ساتانەدا دەڵێت کەس کۆڵی نەدەدا. هەڵەبجە نەهامەتی زۆری بینیوە و زۆر زیاتر لە شوێنەکانی دیکە هەست بە ئازاری خەڵکەکانی دیکە دەکەین. مرۆڤدۆستی خەڵکی ناوچەکە تەنها لە ناو ئاودا نەبوو. گەنجێکی خۆبەخشی هەورامان کە بەردەوام بە دوای تەرمەکەدا دەگەڕا دەڵێت 3 ڕۆژ خانەوادەی ڕوقیە لە ماڵمان بوون، ئێمە باوکیمان قەت جێ نەهێشت بۆ ئەوەی بێتاقەت نەبێت. گەورەی ئەم گەنجە لەوەدایە کە نەک تەنها لە گەڕانەکەدا هاوکار بوو، بەڵکو ئێستا لەگەڵ تەرمەکەشیدا دەڕوات تا دەگاتە کەربەلا. ئەوەی شەوی ڕابردوو لە هەڵەبجە ڕوویدا تابلۆیەکی دەگمەنی پێکەوە ژیان بوو. ماڵباتی کچە کەربەلاییەکی شیعە مەزهەبن، بەڵام لە مزگەوتێکی هەڵەبجە ژنان و پیاوانی شارەکە کە سوننە مەزهەبن لەگەڵیاندا وەستان و پێکەوە نوێژی مردویان لەسەر تەرمی ڕوقیە کرد. بۆ بەیانیەکەی هەڵەبجەیەکان ژانە سەر شەقامەکان بۆ ماڵ ئاوایی لە مەراسیمێکی شایستەدا بە ئامادەبوونی بەرپرسانی ئیداری، ئەندامانی پەرلەمان، مامۆستایانی ئاینی و سەرجەم چین و توێژەکان بە دانانی چەپکە گوڵ لەسەر تەرمەکەی ڕوقیەیان مەڕێ کرد. مامۆستا والی خالید لەسەر ئەم هەڵوێستە دەڵێ خەڵکی خوڕماڵ و هەورامان نەک هەروە کچی خۆیان ماتەمینیان بۆ گێڕا، بەڵکو بەو پەڕی ڕێزەوە بەڕێیان کرد. ئەمە سەلماندی کە میواندۆستی لەم دەڤەرەدا سنووری نەتەوە و زمان ناناسێت. پێشنیازیش دەکا مامۆستایانی ئاینی لە وتاری هەینیدا باسی ئەم جوامێریەی گەنجان و خەڵکی ناوچەکە بکەن. ئەم هەڵوێستە بێوێنەیە کاردانەوەی گەورەی بەدوای خۆی داهێنا. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ستایشی هەڵەبجەیەکانی کرد و ڕایگەیاند. سوپاس و پێزانینێکی زۆرم بۆیان هەیە، ئەمە هەرگیز نامۆ نییە بە کللتوری مرۆڤدۆستی و بەخشندەی خەڵکی کوردستان. لە سۆشیال میدیای عراقیش هاوڵاتیانی عەرەب بە وتەی پڕ لە هەستەوە وەڵامی ئەم برا گەورەی کوردیان دایەوە. نەمیر جابر لە شاری سدری بەغداد وشەکان عاجزن لە ئاز ئەو هەڵوێستە نەجیبەی ئێوە سەلمانتان کە مرۆڤایەتی تەنها زمانی دڵەپاکەکانە و مەردایەتی گوێ بە مەزهەب و ئاین و سنوور نادات. محەممەد مالیکی دەڵێت ئێوە سەلمانتان مرۆڤایەتی زمانێکە وەرناگێڕدرێت بەڵکو دەژیت. کاتێک بەرد و درەختەکان هەڵتەکان بۆ دۆزینەوەی کچە کەربەلاییەکە نەخشەی یەکریزیتان بە خوێن و دڵی خۆتان کێشایەوە. قاموسی نەجەفی ڕای دەگەێنێ لە زەمانێکدا بەرژەوەندی زاڵە خەڵکی سلێمانی و هەڵەبجەوانەیەکیان پێداین کچێکیان شت و کفن کرد و وەک کچی خۆیان. ئەمە لە خەڵکی هەڵەبجە سیر نییە، ئەمە خاکەکەی تاڵاوی چەکی کیمیایی چەشتووە. هێشتا پیاوان و ژنانێک بەرهەم دەهێنێت کە دڵیان پڕە لە خۆشەویستی مرۆڤ. ڕوقیا گەڕایەوە بۆ کەربەلا، بەڵام بۆ هەمیشە لە دڵی خەڵکی هەڵەبجە و هەوراماندا دەمێنێتەوە. خەڵکی کوردستان جارێکی تر بە عێراق و جیهانیان وت ئێرە خاکی لێبوردەی و مرۆڤدۆستیە، لێرە ئازاری باوکێکی عەرەب دەبێتە فرمێسکێکی دایکێکی کورد.